يكشدي بيزان أو كساني بفقيري تاقي كرينو زورترينيان لتاقي كردنا وكدرتشن بلا مواني بدولماني تاقي كرينو كميان لتاقي كردنا وكدرتشن هر کس ولە چواردەوری خۆی تەماشا بکە ئەوەی کە هەبووە هەبوونیەکەی چی لێ کردووە ڕێبەری کردووە بۆچی کردنەوەی باڕ و مەلها و ئوتێلی 5 ئەستێرە و 6 ئەستێرە کە ڕەقس و سەما و زینا و فیعل و فەسادی تیا بکرد کردنەوەی سیتی و شوقە بۆ لەش فرۆش و بۆوان ئێستا لەو تاقیکردنەوەی دەرچوو یان نا باسی بەخشینی ناکەم خۆ ئەگەر هەی بێ ئەوانەش نەکاتەوە نەبەخشێ هەر لێی دەرچوو یان نا لێی دەرنەچوو بەڵام ئەوەی کە فەقیرە نیەتی بەس ئەوەندە دینی لەگەڵ ناموسی نەفرۆشێ بۆ ماڵی دنیا تاو دەرچوو بۆیە فیتنەی سەڕا زۆرێک لە زانایان بەم شێوە فەرموون قورسترە لە فیتنەی ضەڕا فیتنەی ئەوەی کە زۆرت بەسەرا بڕژێنرێ زۆر قورسترە کەم کەس تەحەمولیەکە کەم کەس خۆیەگرێ لە ئاسیا لەو فیتنەی کە کەمە پێبەخشنێ ولا قيامتي شاكاميان آسان تربوت فقيرية كرسول الله صلى الله عليه وسلم فرمي إنسان رقي لفقيرية وهو أيسر له في الحساب رقي لفقيرية كشي حسابي كم تر أكري لسر آسان تربو محاسبة ولا من هرهمي هولي دولة منية دا محاسبة خوي قرستركا فيتناكي خوشي قورة تركا أو قورة حكمة لوايا